الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. فويل للمصلين الذين هم عن صلاتهم ساهون. طلب رزان هل سورة الماعون لباش أو كواباسي كسانك دكا كواروج قيامت بدرود زانن باوريان بينيا ودو صفة قبيح يان باز دكا أو زالير دا رب العالمين دفرمي فويل للمصلين واتا عذاب و سزا و بەهیلاکچوون یاخود دۆڵێکی تایبەت لە جەهەنەم لۆ چێ لۆ کەسانێکی نوێژ خوێن لۆ کەسانێکەوە نوێژ دەکەن بەڵام چ نوێژێک الذين هم عن صلاتهم ساهون واتە ئەوانەی کەوا لە نوێژەکانیان بێ ئاگان عن صلاتهم ساهون بێ ئاگان بێ ئاگایی لە نوێژ لێردا کە مەبەستە وەکو زانایان لێکیان دایتەوە ئەوەیەکەوە دوو شتی سەرەکی باز دەکەن پارێزگاری لەسەر کاتەکانی نوێژ ناکەن لە کاتی خۆی نوێژ ناکەن و خاڵی دووەمش کە تەرکیزیان سەرکردیە ئەوەیەکەوە لە ناو نوێژەکانیشیان بەو شێوەی کەوا پێویستە واجبات و ئەرکان و شروتەکان لێ بێتە جێ ئەوان زۆر بە خراپی دەیکەن و بە تایبەتیش کەوا ڕوحی نوێژ لە چدا لەوەی کەوا حضوری تێدا بواتە ئەو دڵ و دەروون و مێشکەی ئینسان زەینی لەسەر نوێژەکەی بیکاتێکەوە نوێژەکەی ئەنجامدا ئەو بێ ئاگایە لە نوێژەکەی ئاگای لە هەموو شتێکە تەنها ئاگای لەوەی نییەکەوە لە خزمەت پەروەردگار وەستایە و نوێژ دەکا کەواتە رب العالمین دەفەرمی واوەیلا عەزابێکی تون دۆڵێک لە جەهەنەم لۆ نوێژ خوێنان ئەوانەی کەوا بێ ئاگان لە نوێژەکانیان لە کاتەکانی خۆی ئەنجامی نادەن لەبەرەوەی وەکو معلومە نوێژ إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا بەڕاستی نوێژ لەگەر خوای گەورە سوبحانه وتعالى فەرزی کرد لەسەر ئیمانداران بە شێوەیەکەوە لە کاتی دیاریکراو خوای گەورە داینایە پێویستە پارێزگار لەسەر کاتەکانی بکرێ ئیتر ئەوانە بێ ئاگان لە کاتەکەی بێ ئاگان و هەروەها لە ناو نوێژەکانیشیان کەم و کورتیان هەیە و بە تایبەتیش خشوعیان نییە لە نوێژەکانیان ئاگایان لەوەی نییەکەوە لە بەردەستی شێوەستاینە ئاگایان لە نوێژەکانیاندا نییە ئیتر خوای گەورە دەفەرمێ الذين هم عن صلاتهم ساهون نافەرمێ في صلاتهم ساهون عن صلاتهم ساهون بەڕێزان ڕەحمەتەن بینە وەکو زانایان دەفەرمون وەکو عەتای کوڕی دینار دەڵێ الحەمدولله کە خوای گەورە فەرمووی عن صلاتهم ساهون نەیفەرموو في صلاتهم ساهون چونکە ئەگەر بیفەرموو بە في صلاتهم ساهون کەس لێی دەرنەدەچوو لەو وەیل و لەو عەزابێ چێ هەیە زەینی نەڕوا لە ناو نوێژێدا بەڵام عن صلاتهم ساهون جیاوازە بۆی کەوا شتێکە لە دەسەڵاتی خۆی با بڵێن في صلاتهم ساهون ئەگەر وای بفەرموو بە لە دەسەڵاتی خۆی نییە کەسێک جاری وایە فعلا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمی شەیطان دێ لە ناو نوێژدا ئەو شتانێکەوە لە بیرت چووە بە بیرت دەینتەوە بەڵام ئەسڵ وایە ئینسان کە شەیطان شتێکی بەبیر هیناوە لەگەڵی نەڕوە زوو بێتەوە سەر نوێژەکەی ئیتر لە قەدەر ئەوەی کەوا چەند ئاگای لە نوێژەکەیە ئەوەندە ئەجر پاداش لە بۆ دەنووسێت ئەگەرنا بەس واجبەکەی لەسەر لا دەکەوی بەڵام عن صلاتهم ساهون کە واوەیلا لە بۆوانە واتە ئەسڵەن بە متەقەسیدی ئیهتیمامی پێنادا ئاگای لە کاتەکانی نییە و ئەحتیمام و گرنگی بە کاتەکانی نادا کەواتە عن صلاتهم ساهون شتێکی گلەیی لێکراوە و سزای لەسەردانرا وەکو خوای گەورە لێردا دەفەرمی بەڵام ئەگەر في صلاتهم ساهون ئەگەر فیبی ئەوە لەو حاڵتەی هەموو کەسێک بای هەندێ شەیطان زەفەری پێدەباکەوە فکر و زەینی بڕوا لە ناو نوێژێ بەڵام ئەو لە دەسەڵاتی خۆی دانیە و پێویستە هەر کاتێک زەینی ڕۆژ هەوڵ بدا زوو بگەڕێتەوە و گرنگی بە نوێژ بدا گرنگی بە کاتەکانی نوێژ بداتن ئیتر تەمەشا دەکەی نوێژ لێرە و لە چەندین ئاەتی دیکە زۆر گرنگی پێدرا لە قورئانی پیرۆز لە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورەترین ڕوکن لە دوای شەهادەتەین بریتیە لە گرنگیدان بە نوێژ بەو شێوەی کە خوای گەورە دەیەوێ صلوا كما رأيتموني أصلي وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی بەو شێوەی نوێژ بکەن کە ئەمنتان بینیە کەوا جیل لە دوای جیل لۆمانیان جێڕایتەوە تا گەیشتە ئێمە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کو نوێژی کردیە لە کاتە دیاریکراوەکانی خۆی بەڵێ بەڕێزان دیارە شت مایە باسیکەین لە تەفسیرە و ئاەتە بەڵام لێرەدا دەوەستین بە پشتیوانی رب العالمین لەوانەی داهاتوو دێنەوە خزمەت ئەو ئاەتانە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.